خۆشەویستان با بڵێن خێزان بنیادی کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەت. ئەگەر خێزان کە یەکێکی بچووکی کۆمەڵایەتی و کۆمەڵگەیە خێزان تەندروست نەبوو و خێزان خێزانێکی سەقامگیر نەبوو، بێگومان کۆمەڵگەکەش کۆمەڵگەیەکی تەندروست و سەقامگیر نابێت. خێزانیش هەموو لایەک ئەزانین لە ژن و پیاوێک، لە دایک و باوکێک، لە ژن و مێردێک پێگاتون و دواتر وردە وردە خۆی گەورە مناڵ ئەبەخشێتە ئەم خێزانە. ئێمە ئەمڕۆ لە تەوەرەی سێمی پرۆگرامی پایمڕۆژ باز لە سەقامگیری خێزان و وەلانانی ئەو کێشە و کەم و کورتی و گرفتانە ئەکەین کە بێگومان دێنە سەر ڕێگەی ئەم دوو کەسە کە لەژێر یەک سەقفا خێزانیان پێگەناوە. بە میوانداری زۆر بەڕێز شیلان حەمە ڕاهێنەری گەشەپێدانی خۆت کە بەسپاسەوە جەنابیان لە ستودیۆ لەگەڵمان زۆر جار باس لەوە کراوە، ینی لەوانەیە ئەم پرسیارە بە تەقلید ئەژمار کرێ، بەڵام گرنگیشە بە بڕوای من. خێزان بۆ گرنگە و خێزان چییە؟ یانی ئەگەر لە کۆمەڵگەیەکە خێزان گرنگی پێ نەدرێ، خێزان سەلامەت نەبێت، تەندروست نەبێ، وترێ کۆمەڵگەیەکی لێک هەڵوەشا و ناسەلامەت و ناتەندروست. هەر بەڕاست خێزانەوەنە گرنگە مەڵموسا؟ بەڵێ، سەرەتا سوپاسانەکەم بۆ میوانداریە. ئەگەر ئێمە باس بە گشتی باسێکی خێزان بکەین، ئەبینیت هەموو شتەکان کۆبنەوە لە ناو خێزانە، لە کۆتایە لە ئەم کۆبوونەوەی کە لە ناو خێزانەکانە لەژێر سەقفێکایە. ئەگەر ئێمە تەجروبەکەین کاتێک خێزانێک ئەچێتە دەرەوە، ئەمە لە دەرەوەیە، بەڵام مەفهومی هەرە گرنگی خێزان ئەوەیە کە ئەم خێزانە لە ناو ماڵەکەی خۆیان بێ. کاتە کە ئەڵێ خێزان یعنی ماڵەکەی. ئەمە ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی باسی خێزان ئەکەین. جادوایەنێت سێ بەها هەرە گرنگەکەی ئەوەی کە ئەم خێزانە لە ناو ماڵەکەی خۆیە لە ژێر سەقفێکایە. بە کورتی بوختی ئەتوانین بڵێن خێزان بریتیە لە وزەی گەشەپێدەری کۆمەڵگا. واتە ئەگەر ئێمە خێزانەکانمان خێزانێکی تەندروست بێ، ئەتوانین کۆمەڵگاکەشمان ئۆتۆماتیکی هەمووی تەندروستە بێ. ئەگەر کێشە لە ناو خێزانەکانە هەمون کە خێزانەکانی ناو ماڵەکان، ئێمە باسی خودی ماڵەکان ناکەین، حتمما ئەم کێشانە چەند بنهێنی بمێنێتەوە زۆر بە ئاسانی ئێمە ئاگامان لێ نییە چۆتە ناو کۆمەڵگاوە، چۆتە ناو دەرەوە. لە کاتێکە کە خێزانەکان بەیەکەوە لە دەرە کۆنتاکتەکەن لەگەڵ یەکە، تەمەشاکەی جۆینتی ئەو کێشانە ئەبێتەوە لە ناو کۆمەڵگا. لە کۆتاییە کۆمەڵگاکە بە کۆمەڵگایەکی نەخۆش، دەرون ناتەندروست، کێشەدارێکی زۆر لە هەموو ڕۆکانەوە. بۆیە ئێمە ئەتوانین بڵێن کە باس لە خێزانەکەین، ئەو بنەما سەرەکیانە چییە کەوا لە خێزانەکە خێزانێکی تەندروست بێ. بۆیە گرنگترین و با بڵێن بە بەهاترین خێزانی تەندروست ئەوەیە کە دوو تاکی تەندروست بتوانن خێزانێکی تەندروست پێ بگەێنن. کاتە لێرەوە ئێمە لە خێزان با بڵێن دەرە ئەچینە بازنەیەکی ترەوە کە بازنەی تاکایەتی تاکەکانە. تاکی باوەک با بڵێن وەکو نێرینە و تاکی دایک کە لە داهاتوو ئەبێ بە دایک وەکو تاکێکی مینە. ئایا ئەم تاکانە، ئەم تاکی نێرینە و مینە توانیویانە بەهاکانی خۆیان بە شێوازێکی جوان پراکتیزە بکەن لە ژیانی خۆیانە؟ یعنی ئەتوانین بڵێن بگەڕێنەوە بۆکە بگەڕێنەوە بۆ خێزانێکی گەورەتر کە خێزانی دای و بابانە. ئایا ئەم دای و بابانە توانیویانە دوو تاکی تەندروست بخەنەوە لە ناو کۆمەلگا، لە کۆتایە ئەم دوو تاکە چیەکەن خێزانێکی نوێ پێک ئەهێنن. بۆیە پرسیارەکە لێرە ئەوەیە توانین بڵێن تاکی نێرینە با بڵێن و لە هەمان کاتە تاکی مینە تا چەند توانیویانە کەسایەتیەکی تەندروستیان هەبێ لە ڕووی مینە و نێرینەبوونی خۆیانەوە. ئەمە خاڵێکی گرنگە. ماوەسەشیلە تا چەند گرنگە لە بیدەهێتەوە ئەم دوو هاوسەرە لێ تێگەشتێکی ویان نەبێت، یعنی بە شێوازە لە شازەکان زۆر ئەستەمە کەسێک کەم و کورتەکانی خۆی بۆ بەرامبەری باسکە، بەڵام بەشار لە شازەکان بۆ بەرامبەر تێبگەێنی بڵێ من لەوانەیە ئەم خاڵە خراپانم تێدا بێت، ئەویش باماشە لە مڕاعاتم کە یارمەتیم بە یا تەنانەت هەوڵ بە نەیهێڵی ئەم سیفەتم کە لەوانەیە هەندێک جار خۆ مەزکەم باش نییە. ڕاستە فەرموو. کە ئێمە باسی خێزانمان کرد، باسی چوونە سەر تاکەکان. لێرەیە کاتێک کە دوو با بڵێن کچێک یان لەگەڵ کوڕێکە ئەیانێ ژیانێکی هاوسەرگیری دروستکەن و ئەچنە سەرەتای پرۆسەی یەکتر ناسینەوە. لە دنیای جارانە شتێک هەبوو بەنا ئێوە باوکی من یان باوکی تۆ یان باوکی ئەم دایکی ئەم لە ڕێگەی تۆزە ناسیایی و بوونی عایلە و چکە عایلە کاریگەرێکی زۆری لەسەر بابەتەکە هەبوو، خێزانەکە دروستەکرا. بەڵام دنیای ئەمڕۆ زۆر گۆڕانکاری بەسەر هاتووە لەگەڵ دروستبوونی خێزانە. ئەمەش چی لێ کردووە؟ کاتێکە
خێزانێکی تازە دروست ئەبێ زۆر کات کچەکە کوڕەکە ئەڵێ وەڵا فلان کەس فلان کەس ئەهێنم یا بۆ نمونە وەڵا فلان کەس هەیە لە ژیانی منە و ئەبێ بۆ ئێوە ڕازی بن من خێزان دروست دەکەم لەگەڵ ئەم کەسەیە کەواتە ئەتوانین بڵێن گۆڕاوە یعنی مەزدەری بڕیاردان لە شوێنەکانە گۆڕاوە ئێستا ناسین هەیە اینجا دروستکردنی خێزان وایە بەڵام جاران ئەمە بەعکسەوە بوو جاران چی بوو نەناسین هەبوو اینجا دوای خێزانەکە دروست دەکرا ئەبوو بەناسین کاتە لێرە ئەتوانین بڵێن بەپێی ئەم بڵێن هاوکێشەیە کاتە کێشەکانیش گۆڕاون ئێستا کێشەکانیش ها عکس بوونەتەوە بۆ نەجاران کەس هەبوو بڵێن لە ناو خێزانەکەیە ئەگەر کێشەیەکی هەبایە و بۆ نەدایکەکە بێ و کوڕی خۆم کچی خۆم ئێمە شەروایە ناومانە و تەبیعی وەرەگیرە و تەحمل هەبێ و یادا کورداری خۆمانیانە و خۆ خێزان دروستکردن کراسێک نە لەبەری کەیتەوە ها ئەو قسانیانە کردن بەڵام ئەم بابەتە بۆ ئەمڕۆ لە 100% پێچەوانەکەیەتی ئەبێ ئێمە بیر لەو پۆینتانە بکەینەوە ئایا خێزانەکانی ئەمڕۆ هەمووی خراپ نییە کە جێعابێتەوە هەمووی خراپ نییە کە تەمەنێکی کورتی خێزانداریەتیانەیە ئایا بزانانی سەبەبەکان چییە سەبەبەکە چێ وای لەم خێزانە ئەکا کە بە عاشقی و وا بڵێن بەدر بە جۆرێک ئەوێ ینی ئەوەنە مشتاقی یەکترین لەوانێ زۆر کات بەها کۆمەڵاتیەکانیش ببەزێنن لە کاتێکە سەرگەوێت تاوکو ئەم خێزانە بێگەکەن ئەی خێرە لە دوای ئەوە یەکسەر ها ئەبینێت عینەن مناڵێک وایە کە تێرەخوا لە شیرینیەک داڵێ لای بەناخۆم وانە بۆچی وای لێ هاتووە کاتە خاڵی یەکەم گرنگترین پۆینت لە دنیای ئەمڕۆیە ئەوەیە کە ئەم تاکانە ڕیزبەندی پێکهێنانی خێزانی لە لای گەنجەکانی ئەمڕۆ هەندێک کات هەڵەیە هەڵەیە یعنی ڕیزبەندەکەیان هەڵەیە بۆ نمونە کەسی وهەیە عاشقی بۆی تر خۆتان نەزانن دڵیش چۆنە لە ماوەیەکە ئەو دڵی تر هەم تەواو شێت و شەیدای بێ لە دوای کە دڵی لەسەری نەما نامێنێ کاتە ئێمە لێرەوە خاڵی یەکەم داوا لە هەموو گەنجەکانمان ئەەکەین کاتێک کە ئەچیتە پرۆسەی خێزانداریەوە پرۆسەیەکی عەقلانیە پێش ئەوی پرۆسەیەکی سۆزداری بێ کاتە تۆ ئەبێ بە عەقڵ بڕیار لەسەر ڕیزبەندەکانی خێزانی خۆت تۆ ئەتوێ چی خێزانە دروستکی تۆ ئەتوێ دایکی مناڵەکانە چۆنی بێ یا تۆ ئەتوێ باوکی مناڵەکانی باوکێکی چۆنی بێ وانە نەک تەنها ئەوەی کە من وەکو گەنجێک لە مێشکی بنا هەیە کە من حەز ئەەکەم ئەم ببن بە هاوسەری ئەم کەسە ماوسەشیلان ئەگە بینە سەر واقع ئێمە هەمومان بەو تەمەن و بەو خۆناغایە تێپەڕیون ئەو تەمەنە هێندی حەز و ئارەزوو چاو وەلایەنە عاتیفیەکە بڕیارەدا چ لە کوڕەکە و چ لە کچەکە هەندەوەی کە جەنابەت باسی کرد عەقڵ حوزوری نییە بۆیە وڵاتێکی وەکو مالیزیا هاتووە بۆ پرۆسەی هاوسەرگیری وەکو قۆناغێک لە خوێندن وەکو ترینینێک ئەم کوڕ و کچە ئەبێ ینی ڕاهێنانی تایبەت بکەن و ئەبێ دەرسی تایبەت بخوێنن و ئەم ئەبێ لەو تێبگا ئەم ئەبێ لەو لە بەرامبەری تێبگا ئەنجا دوایی یعنی بە پرۆسێکی عەقلانیە تا چەند لە هەرێمی کوردستان ئەوی جەنابەت باسە کرد زۆر تەواو بوو ئێستا کوڕ و کچی ئێستا هەموو شتێک گەبڕێنەوە دایک و باوکە بەس وەکو بڵێ مۆری کۆتاییەکەن و خیتامەکە و کۆتایی پێێنەوە نەماوەکو جاران باوکو دایک بڕیار با و هێشتا کوڕ و کچ یەکتریان نەبینێت طبعاً هەردووکی هەڵە و ڕاستیان تایە بەس سەرەتای پێگەنانی پرۆسە لای ئێمە زۆر زۆر ئاسانە یعنی ئەم کوڕ و کچ یەکتریان بەدڵ بوو بڕۆ بۆ فەحسی خوێنەکانیان دژی یەک نەبوو کۆمەڵە نەخۆشی ئەڵگری نەبن لە مەحکەمە ماراکرێ ئەم شێوازە دروستە تەندروستە یان نەخێر زۆر کاڵ و کورچە بەڵێ ئەگەر ئێمە بین باسی پرۆسە خێزانێکە بکەین ئەبێ لە هەموو لایەنەکانەوە حسابی بۆ بکەین بۆ لە لای خۆمانە تەنها تەرکیزیان خستوتە سەر لایەنە بایۆلۆجیەکە باڵیان لایەنە طبیەکە کە ئەمەش لە کۆتاییە بیریان کەوتەوە بۆ لەبەرەوەی نەخۆشی سالەسیمیان هەندێک نەخۆشی تێ کارێکی کردووە بە نەوەی داهاتوو کە وای لە هاتووە تووشی هەم نەزیفی کی مادی بووە لە هەمان کاتە لە ڕووی خێزانیەوە هەڵوەشانێکە تاکێکی ناتەندروست و ئەخەیتەوە ئەمانی کێشەکە دروستە بەڵام لە هەموو ئەمانە گرنگتر چییە وەرە بارگراوندی ئەم تاکە کوردیە تۆ وەرە ئیشی لەسەرکە من بیری مێ لە زمانی کە ئێمە خۆمان خوێندکار بووین وانەیەکمان هەبوو بە ناوی وانەی اقتصادەوە ماڵداری لە پۆلی حوتەوە زیاتر بڵێن ئەخوێندەکەیکی متەوەسیت پێوت باسی ماڵداری ئەکرا بۆ لەبەری لە ڕووی سایکۆلۆژیەوە مینەکان حەزیان لە
ماڵداریە لە چێژلێنانە لە ڕێخستنی ماڵە لە نەوەخستنەوەیە بۆ تەرکیزێکی باش ئەخرا سەر ئەم بوارە کە چۆن ئەم کچە بۆ نە ئامادە بکرێت بۆ ئەم حاڵەتە بە هەماشی ئەبێ وانەیەکیش هەبوایە بۆ ئەوەی بۆ کوڕان کە کوڕان چۆن بتوانن بەرپرسیارەتی داهاتوی ژیانی خۆیان هەڵگرن هەم لە ڕووی گیرفانەوە و هەم لە ڕووی چۆنێتی مامەڵەکردنەوە لەگەڵ ئەو تاکایە کابێ بە خێزانی وایە بەڵام بەداخەوە لە لای ئێمە ئەم شتانە هەر وجودی نییە هەر حسابی بۆ ناکرێت لە کاتێکا بینی کچێک هەیە ئەچێتە ماڵی تازەی خۆی و سیرەکەی لە دوای ساڵێک 2 ساڵ هێشتا نازانێت بە پێویستی ئیداری ماڵەکەی بکە تا هێشتا نەیتوانی وە خێزانێکی باڵە میوانداریەکی 5 نەفەری ڕێک بخا بە ڕێکپێکی بۆ لەبەر ئەڵێ نەم کردووە ئەڵێ نازانم یا بۆ من زۆر کاتەڵە چڵێ شێوازی ژیانەکە وای کردووە بۆ من دەوامێکم هەیە لە 8ەوە ئەڕۆم بۆ دەوام هەتاوەکو 5 ئێوارە من فرێ هیچ ناکەم بەڵام پرسیارەکە لێرە ئەمەیە ئایا ئەو جۆری ژیانکردنە وەڵامی پێویستیەکانی ناخی ئەم تاکە یاوەتەوە نەیاوەتەوە بە تەکید بە یعنی بۆ نمونە ئەمڕۆ بەرپرسیارەتەکان دابش بووە سیرەکەی پیاو چەند بۆ نمونە کە بەرپرسیارەتی یەکەمە لە پەیداکردنی لایەنی مادیە و بژێوی ژیانە تەماشاکەی بە هەمان جۆرە ئافرەتەکەش هەمان زەختی لەسرە باشە قوبوڵ بانەقەی ناکە بەڵام لە کۆتایی یان نوقسانیەک دروستە بێت لەو خێزانەیە یعنی ڕۆتینێکی زۆر با بڵێن زۆر ڕکیک زۆر بڵێن ناجۆر دروستە بێت لە بینی ئەم ژین و مێردەیە لە کۆتاییەوە بیرەوە کە نەباجارە مناڵمان نەبێ کەگەر متابعی خێزانە تازەکان بکەی ئەبینی زۆربەی تەرکیزیان لەسەرەوە کە دوای 2 ساڵی کە دوای 3 ساڵی کە دوای 5 ساڵی کە مناڵی ببێ بۆ لەبەروی هەمووی ئەباتەوە بۆچی من داوامم هەیە ئەو داوام هەیە چێ مناڵەکە بەخێوکە کێ بتوانێت ئیداری ئەم مناڵەکە لە کۆتاییە کە دوای 20 ساڵ 25 ساڵی تر ئەم جیلە ئەبێتەوە بەدایک و باوک سەردەنێ کاتە لێرەیە زۆر گرنگە تۆ وەکو حەقی خۆت وەکو دایکێک مافی خۆتە کە ئیداری ماڵەکەت بکەیت ئەمە زۆرە ملێ نییە ئەمە خزمەتکردنی پیاو نییە ئەمە مەهامی منە چۆن بە هەمان ئەمە گەورەیە ئەمە گەورەترین شخصیت و شانازیکردنە بە منەوە کە منێکم ئەتوانم لە ناو ماڵێکە کە سپاس بخوای گەورە ماڵی یاوە وەنیە بتوانم تەمەتوعمە ماڵەمم کە خۆشەی لە ماڵم ببینم و لە هەمان کاتیشە کە پیاوێک وەکو بەڵێن باوکێکی ئەو ماڵە یان ئەو پیاوەکەیتە ئەو ماڵە ئەبێ ڕێزی لێ بگیرێ مۆزوعەکەی کێشەکە لێرە زۆربەی خێزانەکان یعنی بەداخەوە لە بکەمە لە بوارە تۆزێک متابعی شت ئەەکەین زۆربەی کات خێزانەکان لە چیای کێشیان بۆ دروستە بێ پیاوەکە بە پێویست ڕێزی لێ ناگیرێ ئەمەش نیشانی ئەوەنی خوانەخوازە ژنەکە بێ ڕێزی ئەکا بەرامبەر بە پیاوەکە نە زەختی ژیان فشاری حیاتەکە وای کردووە فشارەکەی خێزانێکە و زۆر زەختەکە وای کردووە کە ئەم ئینسانە ناتوانێت بە پێی پێویست بەرپرسیارەتەکان هەڵگرێ چکە لە گوتمان لە کۆتایی هەردووکیان بەرپرسیارەتیە ئەم بەرپرسیارەتی بەدیهێنانی خێزانێکی ئارام و خۆشەویست و تەباو بەیەکەوە باڵێن وەکو کچەکە و لە هەمان کاتە پیاوەکەش یان با بڵێن کوڕەکە بەرپرسیارە لەوەی کە تۆ چۆن ئیدارەیەکی حیاتی جوانی ئارام بۆ ئەم کچە دابینکە ئەبینی زۆربەی کاتەکان کێشەکان لە تووڕەبوون و سەرهەڵەیە ئەم تووڕەبوونەوە ئەکا هەیبەتی کەسیان نامێنێ جا یەکەم بەداخەوە بێڵم یعنی یەکەم تەعاملیش کە ئێمە ئەیکەین لە ناو خێزانەکان لەگەڵ یەکە دەنگ بەرزکردنەوەیە یعنی ئەمە لە ئەنجامی چێ بۆ لە ئەوەنە فشارەکە لە ناوە زۆر بۆ ئەوەنە زەختەکە زۆرە هەم لە لای پیاوەکە زەخت زۆرە هەم لە لای ژنەکە زەخت زۆرە هەم فشاری ژیانەکە بە جۆرێک وای کردووە کەسیان نایەن ڕوو بۆ یەکتری بکەنەوە کاکە یا من تەحملی تۆ ئەەکەم تۆش تەحملی من بکە وەرە با پێکەوە لەسەر مێزەکە دانیشین ئەم کێشانە باسکەین ئەمە حەقیقەتە ئەمڕۆ لە هەموو خێزانەکانە سەیرێکی کێشە کۆ ئەبێت لە پڕا بە یەک تەقینەوە وەڵا جیابینەوە خێرە بۆ جیابنەوە چی بە خۆ بە حسابیەوە لە دەرەوەتان بینین عیبتان نییە وەنیە ناو ئەمە یەک دووسێ یعنی من یعنی ڕێنماییەکەم هەیە بۆ هەموو خێزانە تازانەوە بۆ خێزانە کۆنەکانیشەمە ڕێنمایم هەیە یعنی بە خۆشمان و سەر و خۆشمانەوە تکایە با ڕیزبەندی عیبەکانی یەکتری لە ناخی خۆمانە نەکەین چونکە هەر شتێک ڕیزبەندی و بۆ کرد لە ناو ناخی خۆتە ئیلان ئەبێ ڕۆژێک بێ داوای ئەو مافەکەیتەوە لە بەرامبەر چی پیا بێت چ ژن بێت داوای مافەکەیتەوە بۆ لەبەرەوەی خوای گەورە ئینسانی وا دروست کرد دامە پێویستیەوە بەتاڵکردنەوە هەیە ئەی باشە باشترین شوێن کە ئینسان خۆی لێ بەتاڵکاتەوە خێزانە یعنی تەماشاکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمووی کاتێک کە باسی خێزان ئەکا ئەڵێ هیچ کەسێک لە خێزانەکانتان نزیکتر نییە دایک و باوک کاتێک کە خوای گەورە باسی باسی کەما ڕەبەیانی سەغیرە
خی گەوری عنی مەقامی دایک و باوکی ئەوەنە بەرز کردو ئەوە بە گەوری بەرزی ڕایگرتووە نزیکی خسۆتەوە لە ڕەبەوە ها بۆ جۆرە لە قورآانەکە بە گەوری باس کراوە ئەی بۆچی لە کاتی مافەکانە بەرامبەر هەم بە پیا بەرامبەر بە ژنیش باسچیەکە ئەڵێ یەکەم شتێ خێزانەکە و اینجا مناڵەکانە مامۆستا زۆر جار ئەم جیلی ئێستا جناب لانەیە ئاگاداربی ینی کاتێک کێش و گرفتێکی بێ یاخود کەم و کورتیەکێ بێ گەورەکان ئامۆژگاریەکەن وەری ناگریان بە تەکەورێک و یان بە گەورەبوونێکەوەڵێ هەر خۆی پێڕاسترە تا چەند گرنگە ئەم گەنجانە ینی ئەو ڕێنمانی کە گەورەکان دایک و باوکیان هەر کەسێکە کە ئەزمموی هەیە وەری بگرێ حتمما ئەوەی ئەو ڕاسترە لە پێناو خێزانەکەیتی لە پێناو هاوسەرەکەیتی ئەوەی جەبەجێ بکە ینی تۆزێ لەو کەم و کورتی خۆ بە گەورەزایینە بێتە خوارەوە بەڵێ وەکوی کە پێشتر باسمان کرد ئەوەنەی جەنجاڵی لە ناو هەیە تۆ پێشی بڵێ تۆ توی باوەک یان منی دایک پێشی بڵم ناپەرژێتە سەرەوە تەسەوڕکە ناپەرژێتە سەرەوە بابە تۆ نازانی ئەمە مشکی منی بردووە تۆ نازانی ئەمە هەزار بیانووی هەیە تۆ نازانی ئەمە نایەتەوە بە ماڵەوە بە تایبەتی ئێستا گەنجان یعنی تەمەشاکەی زۆربەی قەینا تۆ گەنجی کاکە گیان هێشتا ژنی نەهێناوە کێشەمانی بچۆرە دەربەز بە بەرنامە تەمەشاکەی هەمان یاسا کە خێزانێکی هەیە کچی خەڵکە هەیە ناوێتی بە ڕوح و بە دڵەتاڵێ ئەڵێ هەزار دوعا و نوشتە و ئەم لاولای کردو هەتاوەکو یعنی هەتاوەکو گەشتە بۆ ڕۆژە ینی معقولە تۆ هەر ئەوە هێنا لە ماڵ و دانەخۆمە بێت نییە فەقیرە ئیحساساتی هەیە شعوری هەیە هەستی هەیە کە کاتێ ماڵ و هەموو شتێکی خۆی بەجێڵێت و ئامادەیە لەگەڵ تۆیان ژیان دەست پێ بکە دەی ئەبێت توش ئاگان لە حسابات بێ ئەڵێتی یان بۆن مە زۆر کێشە لێکە وڵا پیاوان ئەڵێتی وڵا ژنەکان محاسبەمانەکەن ئەمە محاسبەکردن نییە ئەمە خەمخۆری ئەو خێزانەیە بۆ تۆ کە ئێوێ ژیانێکی باش بنیاد بنێ کە ئێوێ خێزانێکی جوان دروستکە لە کۆتاییە بۆیە بەڕاستی من ناحەقی گەنجی ئەمڕۆ ناگرم کە ناتوانێت گوێ لە باوان بگرن ناحەقیان ناگرن بەڵام لە کۆتاییشەکە ها ئایترا ئاگاتە سەر حاڵەتی تەواوەتی ئاگر بەست و یان خوا نەخواست یان بە کۆتایی هێنان یان بە ئیشەڵات بڵێ چوونۆ لای یەکتری لەو کاتە لەزانی قسێکەکەوتە ڕاست بوو بەڵێ ڕۆڵایمان زانین قسەکانی مامی ڕاستە بۆ لە ئەنجامی ئەزمونەوە ئێمە هێناومانە خۆمە قسەی کتێبنی ئێمە بەتۆی بڵێنەوە وەنیە بەڵام لە کۆتاییە ئەبێ ئەو دوو گەنجە هەردووکیان پێش ئەوەی خێزان دروستکەن بێن ئیسلاحی خۆیان بکەن بێن هەندێ شت هەیە لە ناو خۆیانە چاکیکەنەوە بە تایبەتی لە ڕووی کەسایەتیەوە تۆ کەسایەتیەکەت هەیە من کەسایەتیەکەم هەیە ئەبێ خۆی بناسێ پێش ئەوی بچێتە ناو پرۆسەکەەوە کەسی وا هەیە ئەڵێت ئیتر من وام کاکە ئیتر من وام نییە ڕۆژگاری گواب لێ ئەکا ئەم ئیتر من وامە بێ ئیشتەکە وانە بێ ئیشتەکە بێ خێزان دەکە بێ پەیوەندی کۆمەڵایەتی باشە ئەکا بێ ژیانێکی خۆش دەکات من وام ئەبێ هەموو کاتێ ئینسان بگەڕێتەوە بۆ خۆی ئەم شتانە من لەکوێ باشە لەکوێ خراپە لە چیا وا بکەم لە چیاوانەکەم ینی بەردەوام بێت تۆ چۆن ئەڵێ هینێکە بێ بە حەسیبەیەکی پێ بێ ئیش لەسەر باشی خراپیەکانی خۆتکەی نەک بڵێ کاکە ئەو مێشکی بردم ئەو مێشکی نا ئەو مێشکی تۆ نابە ئەو تەنها ئەیبێت تۆ لەم شتەیە ئەم بەم ئاڕاستەیە بڕۆ و مەرجیش نییە هەموو کاتێک یەکتەرەف ڕاست بێ دائیمەن کە کێشە ڕوئەیە هەردوو تەرەفەکەی بەڕێژەیە یعنی هەردوو تەرەفەکەی بۆ معلوماتە بۆ لە کۆتاییە باخیرەکە غەرقەبێ هەردووکیانی تیا لە ناوەچن هیچ کاتێک نەما عەفوان هیچ کاتێک نەمان بینی خێزانێک جیا بێتەوە لە یەکتری یەکیان قازانجی کرد بێت هەر زەرەر بوو هەر زەرەر بوو باست لەوە کرد کە ینی هەر لە سەرەتاوە باست لە وەکو بڵێ نێری نەبوونی پیا و می نەبوونی ئافرەت هەست ناکی بەهۆی ئەو زەخت و زوخرەی ئێستا دروست بۆ یان بەهۆی ئەگەم پرسیارە بە هەڵە ینی خەڵک لێکی نایاتەوە ئەوەی کە ئێستا ئافرەتیش لە دەرەوەیە هاوشانی پیاوەکەی داوامێگەکە معیشەتێک پیاکە هەست ناکی جۆرێک لە جۆرەکان خۆلوانم پرسیارە بۆ خۆشمان خراپێ بۆ ئەمی پیاوان بەڵام جۆرێک لە جۆرەکان علامەتێکی ئیسیفهام کەوتۆتە سەر ئەوەی پێوتێ ڕۆژوولەتی پیاوان لەناو خێزانە بۆیە ئەم گرفتانە دروست بووە جا ئەو ڕۆژوولەتە بەمانایەوە نا هێز و قووەت و دیکتاتۆرێتی نەماوە نا بەماناوی کە لە ئەسڵا بێ ئەم ئیشە ئەم بیکە بەس کە ژنەکەش لەگەڵی دەستبارە ئەیکە ناتوانێت هەندێک شتێ لەگەڵی وەکو بڵێ معاملە و حساباتی لەگەڵ لێرە ئەتوانین بڵێن پرسیارەکە بە دوو ئاڕاستە وەڵام بینەوە ئاڕاستێکیان ئەوەیە کاتێک کە خێزانێک هەردووکیان لە دەرەوەن ئیشەکەن ئەمە وەکو ئافرەتەکە حەقی خۆیەتی
با بڕوا ئیشی خۆی بکە لەگەڵیا بڕوا بەڵام نەچێتە بوارە قورسەکانەوە یعنی ئەمڕۆ یعنی بەتایبەتی ئیشی با بڵێن ئەهلیەکان ئەوەندە داوامەکە زۆرە بۆ نمونە لەوە لە هەمان کاتیشە ئیشەکە ئەوەندە قورس بۆ ئەو ئافرەتەکە ئەگە چێتەوە بۆ ماڵیە ئەو دایکە کە ئەڕاتە ماڵی حوسڵی هیچی نامێنێ ئەوەندە ماندووە لە بەرامبەر ئەوەشە پیاوەکەش حتمما هەرکو ئیشەکە بەڵام ئەمڕۆی جۆری ئیشکردنەکان گۆڕاوە یان جاران ئیشی قورس بۆ پیاوان بوو ئیشی ئاسان بوو با بڵێن ژنان بوو بەس ئەمڕۆ هەمووی تێکەڵ بەسەریەکە هەمووی تێکەڵ کەشت تێکەڵ بوو بەسەریەکە لە هەموو لایەنەکان و مافەخورێ بۆ نمونە ئەمڕۆ پیاوی وایە ئیشێکی زۆر زۆر ئاسانەکە ئەڵێ چی بکەم هەرەو ئیشە هەیە لە هەمان کاتدا ژنەکە لەبەرەوەی فرسەتەکەی وا بۆ ڕێکەوت و ئیشێکی زۆر باشی دەستکەوتەوە لەبەر مەعیشەت و لایەنی دارایەکە ناتوانێت دەستبەرداری ئەم حاڵەتە بێ بەڵام لێرە توانین تۆزێک نزیکیان خێنەوە لێ ئەوش خەتای خۆتان بوو زۆر داوای یەکسانیتان نەکرد ئەزانیت ئێستا بێ ئەو ئیش قورسانی پیاوانیشێکە نێوە سێرگە دنیاکە گۆڕاوە ڕۆژانەکە یعنی بۆ منە یەکێک کچەکە و کوڕەکە لە هەمان زانکۆ ئەخوێنن بۆ ئەم مافی ئەوەی هەبێ بۆ ئەم مافی هەبێ وانە کاتە هەم بابەتەکان لێرەوەیە بەڵام خاڵێکی ترکێکی زۆر زۆر گرنگە لێرەوەیە کاتێک کە کەسێک ئەبینێ هەردووکیان وەکو یەک هیلاکە بە یەک ماندووە بن ئەبێ بینینیان بۆ یەکتری بگۆڕێ بۆ نمونە لە ئیشکردنی ماڵە ئەبێ 50 ئیشکەن ئیشی ماڵ بەداخەوە ئەڵێم زۆر کات ئەبینی بەعزی کێشەلێکەوە دروستە بێ ئەڵێ من لە دەرەوە چەم ئیشەکە ئەەکەم پارەکەش پێیاکەم بڵێ ئەمە باسی دایکەکە ئەەکەم یان ژنەکە ئەەکەم ئەڵێ یە بۆ ماڵیشەوە بێ هەمان واجباتم لەسەر شانە ئێوە بیر لە شتێک بکەنەوە چەند خۆشە بە هەمان جۆر چۆن پێکەوتیان لە دەرەوە کە هەردووکیان هاتنەوە بە ماڵەوە پیاوەکەش لەگەڵ ژنەکە هارمۆنیک من لەگەڵ یەکە ئیشەکانیان بکەن خۆ ئیشی ماڵ هەمی هیژن نییە وایە هەمووی هیژن نییە ئەستان بابێڵم یعنی زۆر کات ئیشەکانی ماڵەوە هینی پیاوان هەتاکە هیژنان بێ بەڵام ئەمانێ ئەوە نییە کە ئەمیان بڵێ هی من نییە یا بڵێ نە ئەمە ماڵێکە ئێمە لە ژێر سەقفەکەین ئێمە هەردووان بڕیارمانەوە ئەم خێزانە بکەین بە خێزانێک هەموو کەسە تەمەنای بکە لە کۆتاییە من و تۆین زۆرتری قازاش لە خێزانەیەکەین چکە کەس ئاگەی لەوە نییە دڵ و دەرونی من و تۆ چیتیایە تەنها ئەوەی بەرامبەرەکە نەبێت کە لەگەڵ تاژی مامۆستا زۆر زۆر بە کورتی دەرفەتمان نەماوە پاراستان بە ئاینی پیرۆزی ئیسلام یاخود ئەو ڕێنمایە گرنگانە ئەو پەروەردە جوانانە تایبەت خۆشبەختانە حیزبە ئیسلامەکە لە ڕێگەی ڕێکخرا و دەستگاکانیانەوە هەیەە بۆ خێزانەکان تێکەڵبوون بەما هەم پیاوان هەم خانمان تا چەند کاریگەری ئەبێت ینی بەردەوام لە گوێیا بزرنگێتەوە بەردەوام لە گوێ یادی بکرێتەوە کەم ئەبێ ئاوابی لەگەڵ خێزانەکە تا ئابێ ئاوابی لەگەڵ ماڵ و ناڵتا ئەمە تا چەند گرنگەوە کاریگەری باشیە بێت لەسەر هەردوولا بەڵێ ئەگەرمە بین خۆمان الحەمدوللا کۆمەڵگەیەکی مسلمانین و دینی ئیسلامیشێکە لە یاسا هەر ئەساسەکان کە لە ناو کۆمەڵگەی خۆمانەیە یعنی من پرسیارێک لە بەڕێستان ناکەم ئایا دینی ئیسلام داوای چیمان لەیەکە مامۆستا داوای چیمان لەیەکە داوای ئەومان لەکە ئارام بین لەسەر خۆ بین هێمن بین کە ئێم من سەرەتا پرسیار یەک شتەمون گوتم پیاوە بەرپرسیارەتی هەڵەگرێ نییە لە هەمان کاتدا من پرسیارەکەم بۆرە بە دوای ئەم بەرنامە ئێمە ئەچینە دەرەوە هینەکەین ئیحسای یعنی ڕاپرسێکەکەین لەسەرەوە ئایا پیاوان تووڕەترن یا ژنان کامیان تووڕەترن من پرسیارەکەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەکوێ تووڕە بووە سەحابەکان لە چ مۆقیعەکە تووڕە بوون لە چ شوێنەکە تووڕە بوون وانییە پیاوان بەرز واز لە تووڕەبوونی خۆیان بێنن ئارامی ئەگەڕێتەوە بە هەموو خێزانەکە بۆ تووڕە ئەبی لاوازترین چەکی تووڕەبوونە بۆ معلوماتە لە هەر شوێنی گەشە تووڕەبوون هەبوو خێر و بەرەکەت لە شوێنە هەڵەگیرێ لەناو ئیش و کارە بەڕێزان لەناو ئەم کەناڵە بەڕێزەیان ئەو کەسانی کە هێمن و لەسەر خۆن و حوسڵە تەحمولیان هەیە توانی بیانە باشترین هێڵ ببڕن وانییە بچنە سەرەوە ئۆتۆماتیکی هەموو لێ هاتووەکانیش فێر بوون و هەموو خەڵکیش خۆشی ئەوێ وانییە لەوانەیە بۆن منە پێگەیەکی زۆر 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 بەرز هەبێت لە مەرحلەکانە هەمووی دەنگ بۆ ئەو کەسە بە ئەمانێ ئەم کەسە ببێت بچێتە سەر و خۆمانەوە دوای کاتێکی تە ناو بابەتەکە بۆ لەبەر کەسێکی چییە هێمنە لەسەر خۆیە پێشبینی باشی هەیە بۆ شتەکان پێشبینی باشی هەیە بۆ شتەکان بۆیە ئەتوانێت ئیداری ئێمە بکە وەرە ئەم نمونەیە واقعیە بگەڕێنەوە بۆ ناو هەموو خێزانەکە خێزانە دێتەوە هیلاکە ماندووە داوامێکی 6 ساعاتی ئەهلی کردووە لە ئیشێکی زۆر زۆر کورس و ڕکیک و ناخۆشە لاانە بیسیم مشتری بەڕێ کردوێ وەنی ئیزعاجی بەڕێ کردوێ لەگە ڕێزمە یەتەوە بە ماڵە تۆش هاوارەکەی بەسەریاڵەوە بۆ نانەکە حازر نییە
ئەینە حەقی نییە کە تووڕەبەویش وەنیە کەواتە پیاوان ئەبێ بیر لە چی بکەنەوە بیر لەوە بکاتەوە ئەم ژنێ منیەتەوە ماندووە هیلاکە وانە من چۆن بتوانم جەوێکی بۆ دروستکەم کە بە حب و خۆشەویستی و حەنانەوە ئیش لە ماڵەکەی بنابکە. زۆر باشە زۆر سپاسەکەین بۆ ڕێزنەوە سەشیلان هەماڕایەنی گەشە پێدانی خۆت ڕێنمای کاری خێزانی خوا بە خێر بێ سپاس بۆ دەرفەتە خێر بێت یاخوا بۆ هیوای هەموو لایەک و هەموو خێزانەکان خێزانێکی تەندروست و باش بن پیاوان واز لە تووڕەبوون بێن و ژنانی ژواز لە عیناتی بێنن بینی خۆمان بێن.